بەڵ خۆشەویستان لە سەرەتای بەرنامەیە ئاماژەمان بەوە کرد کە مامۆسایانی زانکۆ داوای ئەوەکەن کۆمەڵک لە مامۆسایانی زانکۆ داوای ئەوەکەن کە میدیا بە بەرپرسیارەتیەوە هەواڵەکان بگوازێتەوە یاخود کاری میدیایی بکات بۆ ئەوەی بینەر بتوانە ئەو هەواڵی کە بەدەستیەگا هەواڵێک بێت کە هەواڵێکی ڕاست و دروست بێت. ئەمەش کاری میدیا قورسە دەکات. لە ئێستەیە میدیا ئەتوانین بڵین تەنها خۆی لە کەناڵێکە یاخود لە دەستگایەکە نبینێتەوە لەبەرەوەی ئێستا دنیای سۆشیال میدیا دنیایەکی زۆر فراوانەوە لە هەموو ماڵێکە ئەتوانی تۆ لە ڕێگەی سۆشیال میدیاکانی خۆتەوە لە ڕێگەی ئەو ئەپانەی کە هەیە لە ڕێگەی موبایلەکەی خۆتەوە کاریگەری میدیایی دروست بکەیت لەسەر کۆمەڵگا جا بۆی بزانین داواکاری ئەم مامۆسایانە یاخود ئەو پەیامی کە ئەم مامۆسایانە هەیەە بۆ ئەوی بتوانین میدیا بەرەو باشتر بەرین بزانین ئەو وەرکشۆپایی کە ئەنجامیان داوە لەسەر چی بووە و گرنگی میدیا لە ئێستەیە خۆمان نەزانین کە میدیا دەسەڵاتی چوارەمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و بابەتی میدیا بە شێوەیەکی گشتی میوانداری کاک دکتۆر محەممەد عومەرمان کردەوە مامۆسای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە دکتۆر زۆر بەخێربێی. خۆشبی زۆر سپاس. یەکەم پرسیاربا بۆ دەست پێ بکەین ئەم داواکاریە چییە یاخود ئەم کۆمەڵە مامۆسا ئازیزە کە کۆبوونەتەوە داوا ئەکەن کە میدیا بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکات بۆ چییە ینی ترسانە چ شتێک هەیە؟ سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ زانکۆی هەڵەبجە بۆ بەشی ڕاگەاندن لە زانکۆی هەڵەبجە کە کۆمەڵێ پانێل و سیمینار و بابەتی ڕێخستووە لەسەر ئەم بابەتانە کۆتا بابەتیان لەسەر ئەو تیۆرانە بووە کە لە دنیای میدیایە کاری پێئەکرێت لە ڕووی زانستیەوە میدیا زۆر گرنگە بتوانین بە پێی ئەو یاسایانی کە بەرکارن لە وڵات شێوازە میدیایی کارپێکرا و ڕێک بخرێتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان یاسایەکی میدیایی نوێ و پتە و وردکارمان نییە بتوانێت ئەم ژینگەیە ڕێک بخاتەوە. ئەو هەندێک لە بەشە یاسایەکانش کە بابەتی یاساییمان هەیە زۆر پەیوەندی بە بابەتە میدیایەکانەوە نییە زیاتر پێیوەستە بە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بە شێوازێکی چۆن بڵێ هەڵایان بە شێوازێکی ناڕێک بۆیە زۆر پێویستمان بۆیە شێوازێکی یاسایی هەبێ بۆ ڕێخستەوەی کاری میدیایی. لە فەراغی ئەم نەبوونی یاسایە سێرەکەین میدیای سەنگینمانەیە کە ئەتوانێت تا حدێک ڕۆڵێ بگێڕێت ئەم ژاوە میدیایە یان ئەم ژینگە ناڕێکە میدیایی کە هەیە ڕێک بخرێتەوە. بەڵام میدیای سەنگینش لە هەرێمی کوردستان لە ئاستی ڕاستکردنەوەی ئەو هەموو زانیاریە هەڵەیە ئەو هەموو زانیاریە چاواشەکارە ناپێویستە تێک دەرەیە لەو ئاستەیە بتوانانی ینی نەیتوانیوە ڕۆڵێکی دیار بگێڕێت. بەرامبەر بەوە وعی جەماوەریشمانەیە کە ئاستی ڕۆشنبیری جەماوەر لە بابەتەکان تا چەند بڕوا بکات تا چەند پێی وابێت ئەم میدیانە بە تایبەت سۆشیال میدیا ئەو پەیامانی تایە بڵاو کراوەتەوە پەیامێکی ڕاستن دروستن زانستی. بۆیە ئەم وەرکشۆپە کە ئەنجام درراوە زیاتر لەسەر ئەو بابەتانە بووە چۆن بتوانین لەم سێلایەنەوە ئاستی زانستی بەرز ببێتەوە تێگەیشتن زیاد ببێت کۆمەلگای کوردی بگاتە ئاستێک هەڵسەنگاندنی هەبێ بۆ میدیا بۆ سۆشیال میدیا. دکتۆر باست لەوای کرد ئایا ڕات چیە لەسەر ئەوەی کە ئایا تا چەند میدیا ڕۆڵی هەبووە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەو واخد با بڵین بە چه ئاقارێکی دابردووە؟ خاتونی ئەزیز ئێمە شتێکی ئێستا لە دنیاە لەسەر ئاستە ستانداردەکە ئەوەیە کە پەروەردەی میدیایی بخوێنرێت. پەروەردەی میدیایی لە ئامادەیی بە تایبەت 4 و 5 ئامادەی بۆ وڵاتی خۆمان زۆر گونجاوە یان لە سەرەتای خوێندنە بڵین زانکۆیەکان و پەیمانگاکان ئیتیمان بەم بابەتە بدرێت پەروەردەی میدیایی بگاتە ئاستەیەک کە خەڵک بە شێوازێکی چۆن بڵێ سیستەماتیکی بزانێت میدیا چییە دوایەوە میدیا ئەرکی چییە لە هەموو بەشەکانی خوێندن لە هەموو بەشەکانی خوێندن ئەمە پێوترێ پەروەردەی میدیایی ئەسڵان بگەڕێتەوە بۆ ئامادەی لە 4 و 5 ئامادەی یا بخوێنرێت هەر زۆر گونجاوە زۆر کاریگەری ئەبێت کاتێک تر ئەم گەنجە ئەم بەڕێزە کە مامەڵاکە لەگەڵ میدیایە ئەزانێت هەواڵی چاواشەکار چییە ئەزانێت میدیا چیە ئەرکی چییە بەرپرسیارەتی میدیا چییە میدیا توانێت چۆن بەخراپ بەکاربێنێ لایەنە ئەرێنەکانی لایەنە نەرێنەکانی بەتایبەت سۆشیال میدیا زۆر پێویستی بەوەیە. پێ دوای ئەمە کۆمەڵگایەکی تەندروست دروست دەکات؟
ئەمە ئەم مۆدیلە تاقی کراوەتەوە بۆ نمونە ئێستاکە لە وڵاتە ئەوروپیەکانە لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتە لە زۆربەی وڵاتەکان ئەم مۆدیلە تاقی کراوەتەوە بەڵێ زۆر کاریگەریە بێت و ئاکا بە تەواوەتی هەر کەسێک لە ئاستی خۆی و هەڵسەنگاندنی هەبێ بۆ بابەتە میدیایەکان کە بڵاوەکرێتەوە بە تایبەت سوۆشیال میدیا چونکە سوۆشیال میدیا وەکو میدیایەکی تر نییە هەموو لایەنەکان توانویانە بەشدار بن بە باش بە خراپ بە کەسە ئیجابیەکان بە کەسە کاریگەرە خراپەکان لەناو کۆمەلگا زۆر بەشدارنتیایە و خەڵک زۆر جوان لێک دێت بۆیە ئەگەر ئێمە پێشوەختە شێوازێکی فێربوون لە لای کەسێکە بێ هەڵسەنگاندن بۆ ئەم دۆخە بکات ئەشتوانێ ئەو کاتە هەڵسەنگاندن بکات لە اختیارەکانی کامی هەڵبژێرە و کامی هەڵنابژێرە بۆ بڕوابوون بۆ مامەڵەکردن لەگەڵیدا. کاک دکتۆر لە قسەکانتە زۆر تەرکیز لەسەر سوۆشیال میدیاکەیتەوە و ئەوەی کە هەشە ئێستا لە ئێستاە لە هەرمی کوردستان سوۆشیال میدیا زۆر بەربڵاوە زۆریش بەکار ئەهێنرێ. منیش لە سەرەتای قسەکانمە ئاماژەم بۆەوە کرد کە هەموو کەسێکەتوانێت لە ماڵەوە لە ڕێگەی موبایلەکەی و لە ناو سوۆشیال میدیا توانە کاریگەری هەبێ چۆن بتوانین ئەم سوۆشیال میدیا کۆنتترۆل بکەین لە چوارچێوەی خزمەت بێ بە وڵاتەکەمان لە چوارچێوەیە کا بە کە خزمەت بکات بە تاکی کوردی چۆن بتوانین ئەمە بکەین. سەردار ڕێگەم دەبا قسەی کەسێک لەو کەسە مامۆستاکی ڕووس لە وەرکشۆپەکەیە لەگەڵمانە بەشدار بوو دکتۆرە ئۆلگا باسی ئەوەی کرد بەکارهێنانی سوۆشیال میدیا ئێستا بووەتە زۆرە ملێ ینی ئێمە میدیاکانی تر تەلڤیزیۆنە ڕادیۆ ڕۆژنامەیە لەوەی ئارەزومەندانە بێ بۆ ئەوی تۆ چۆن مامەڵی لەگەڵاکە بەڵام ئەو لە ڕووی توێژینەوە لە ڕووی علمی و گەیشتۆتە ئاستەیەک ئەڵێت بەکارهێنانی سوۆشیال میدیا زۆرە ملەیە تۆ ناتوانانی بەکاری نهێنیت کەواتە کاریگەری ئەم میدیایە بەتەنیا میدیاش نیە سوۆشیال میدیا سوۆشیال میدیا بازارە ژیانە هەموو شتێک کۆ کردوێتەوە تایە خۆی بەکارهێنانەکەی کاریگەری زۆر گەورەی هەیە سەرکەن ئێستاکە بە بەسیترین بابەت کە بێتە مۆدێلە بێتە ترێندێک لەناو سوۆشیال میدیا کاریگەری لەسەر هەموو بابەتەکانی تری ژیانمانە بێت بۆیە خۆڕاهێنان لەگەڵ ئەم دۆخە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە لە توێژینەوەکمان باسی ئەومان کردبوو ئەگەر لە ڕووی پەروەردەوە سێر سوۆشیال میدیا بکرێت بۆ نمونە دکتۆر کەریم قەرچەتانیمانەیە ئەو کەسە دیارەکەی کە باسی کردووە ئەهریمەنانە باسی ئەکا بەڵام تۆ ناکرێت سوۆشیال میدیا ببیتە شێوازێک بڵێ ئەمە ئەهریمەنە کۆمەلگاتێکەدا گەنج بەرەو لا ڕێئەبات نەخێر ئەمە واقعەکە دیفاکتۆیەکە هەمومان مامەڵی لەگەڵەکەین ئێمە ئەتوانین استراتیژی بۆ دابڕێژینەوە بوونی هەیە لە واقعەکەیە هەیە هەمومان مامەڵی لەگەڵاکەین ڕێک ئەبێ استراتیژ دابڕێژرێتەوە بۆ نمونە وەزارەتی پەروەردە استراتیژێکی بێت چۆن لەگەڵ سوۆشیال میدیا تەعامل بکە تاوەکو چەند شتی خراپیتایە شتی ئەرێنیتایە ئەوەندە بابەتی ئیجابی و پەروەردەی و باشی تیابێ کەواتە لە ئێستاە ئێمەمانان وەکو میدیاکار وەکو ئەو کەسانی ئەکادیمیان سەر میدیاکەین زۆر زەرورە ئەو استراتیژانە بکەین ینی بگرینە بەر بۆی بتوانین بەلایەنێکی ئەرێنی سوۆشیال میدیای کوردی ناو هەرێمی کوردستان ئەو کاریگەری ئەرێنیانی هەبێت کە لە ڕووی مادیەوە لە ڕووی چۆن بڵێ مرۆییەوە بەردەستە ئەتوانین بیکەین بۆ ئێمە فراهام بووە و زۆر شتی باشش فراهامەکات زۆر لایەنی ئەرێنی فراهامەکە بەڵام پێویستی بە استراتیژە پێویستی بە پلانی وردە تاوەکو تۆ بتوانی مامەڵی لەگەڵکەیت بەم شێوازە بتوانانی لە ماوەیەکی ساڵێک 6 مانگ بەو شێوازە ئەو استراتیجی خۆتەوێ ئەو پلانی خۆتەوێ جێبەجێ بکەیت لە بواری سوۆشیال میدیا. باشە کەواتە کاک دکتۆر محەممەد چۆن بتوانین میدیا چۆن بتوانێت هاوسەنگی بپارێزێ لە نێوان ئازادی و بەرپرسیارەتیشدا. خاتون ئازادیەکان زۆربەی کاتەبێ یاسا دیاری بکات ئێمە لە هەرێمی کوردستان یاساکان هیچ نەیتوانێت بابەتانە دیاری بکات بۆیە گەڕاوەتەوە بۆ ئاستی شخصی لە ئاستی بیرکردنەوە کەسێکان ئازادیەکانە ئێستا ئێمە بێ بڵین ئازادیەکان چین ئایا ئەو فەوزایی ئێستا دروستی کرد و ئەمە ئازادی ئەمە ئازادی نییە ئەو فەوزایە واتە پێ دوایە چاودێریێک دەبێ هەبێ لەسەر ئەمە بەڵێ ئەبێ لایەنە یاسایەکە زۆر باشڕێک بخرێتەوە تاوەکو بە تەواوەتی ئازادیەکان دیاریکەین و بەرپرسیارەتەکانش دیاریکەین بەرپرسیارەتەکان ئێمە بەرپرسیارەتی بۆ نە قەومیمانەیە بەرپرسیاریتەیە تەندروستیە بەرپرسیارەتەیە کۆمەڵایەتیە هەتا سیاسیە ئەم بەرپرسیارەتیانە پێویستیان بە پێناسەکردنە تاوەکو تەحدید بێت کەسەکان بزانێت بەرامبەر بەچی بەرپرسە تۆ لەم فراغانەیە کە ئەمانەت نەبوو هیچت نەبوو کە لەگەڵ ئەم بابەتە بەرفراوانەشە تەعاملەکەی تەسادمی زۆر دەبێت ئەم هەموو تەسادم و ئەم هەموو پیاکێشانە وات لێ کات ئەگەیتە قۆناغێک ناتوانانی ئەو بابەتانە کۆ بکەیتەوە ڕێکی بخەیتەوە ئەدگەێنێتە مەرحەلەیەک پێوترێ بە عەربی ئەن لا عەودە نەگەڕێیتەوە نابێ بگەینەوە قۆناغە ئەبێ لە ڕووی زانستیەوە زۆربەی بابەتەکان پێناسی وردی بۆ بکرێت پاڵپشتی یاسایی هەبێت بگاتە ئاستیەوەی وەکو وەعی لەناو خەڵک بڵاو بێتەوە سێرەکەی لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێک بۆ 2 ساڵ سەرکەی ئاستی ڕۆشنبیری جەماوەرەکەت کۆمەلگای کوردی بەرامبەر بە میدیا بەرامبەر بە سوۆشیال میدیا بەرزەکەیتەوە تا حدێک تەوازنێک ڕاگری لەوەی کێ ئەتوانێت لایەنە ئەرێنەکان بەجێبێنێ و کێشن کە لایەنە نەرێنەکان جێبەجێک
دکتۆر با واز لە ببرسانەوە ناکۆسار بفەرمە واز لە لایەنی حکومی بێنین کە وەکو چاودێرە کە تا ئەسە نەیتوانێت بە شێوەیەکی باش چاودێری ئەم بوارە بکە سوۆشال میدیا بکە ئەو کەسانە چێن کە ئەتوانن ئەم وعیە بڵاو بکەنەوە ئەم زانیاریانە بڵاو بکەنەوە ئەم تێبینیانەی کە هەیە ئەم کێشانەی کە هەیە وا لە من بکە چێ ئەتوانێت وا لە من بکە کە من بتوانم ئەم موبایلە ئەم سوۆشال میدیایە بە شێوەیەکی دروست بەکاری بێنم ئەگەر شتێکی خراپیش هاتە بەردەمە من سێری نەکەم ینی ئەم وعیە چی ئەتوانێت دروستی بکاش ئێمە وتمان یاسامان زەعیفە حکوومەت واز لە حکوومەت بێن و واز لە یاساکەش بێن با بێنە سەر ڕۆڵی میدیای سەنگین باشە ئێمە لە هەرێمی کوردستان میدیا ڕایگشتی دروستەکە میدیا توانێت بە تەواوەتی دەسەڵاتی چوارم بەڵێ وعی جەماوەر زۆر بە باشی ئاستە معریفەکەی خەڵک گۆڕانکاری بکات بەڵام خەتەرێکە یان نەنگیەکە لەوە دروستە بێت کە میدیای سەنگین لە هەرێمی کوردستان زۆربەی حزبیە باگراوندێکی حزبیە کاتێ دێتە ئاستی بۆ نەهەڵبژاردن کاتێ دێتە ئاستی منافەسەیەکی سیاسی سێرەکەی میدیا سەنگینەکە دێتە ئاستە چاواشەکارێکە میدیا سەنگینەکە دێتە ئاستە خراپەکە ئەنا میدیای سەنگین توانێت ڕۆڵی زۆر گەورە قسە زۆر هەڵەگرێت ئەگەر دەسە بچی لەگەڵ ئەو دەستگایە شاقسە بکەی لەگەڵ ئەو لایەنە شاقسە بکەی کە لایەنداریەکە ئەڵێ منش حەقی خۆم من لایەنداریەکەم بۆ ئەو شوێنە بۆ ئەم حیزبە بۆ فلانی ئەجندایە لە میدیایە لە ئەکادیمیەن ئێمە پێڵین ئەجنداتەیە بەس هەر چاوم تۆ ئەجندای خۆتت هەیە بەڵام تۆ فاکت مەشێوێنە وەرە ئێمە سیستەمانێ توێرمانەیە لە فرەیمینگە لە چوارچێوەنانە ئەجنداکەی خۆت هەیە و فاکتەکەشێ فاکتەکە بخەرە ڕوو لەگەڵ ئەجنداکەشت باسی ئەوە بکە تەحلیلی خۆتەیە تەفسیری خۆتەیە هەر بابەتێکی خۆتەیە لە ئەجنداکی خۆت جێگەی بکەرەوە بەڵام تۆ فاکتەکە مەشێوێنە بۆ نمونە ئێستاکە لە میدیای ئەوروپیا لە میدیا شەرقیەکانە من متابعاکەم میدیای ڕووسی ئێستاکە سێرەکەی لەسەر چی ئەساسیەکە ماتوانین بڵێن ئەم میدیا سەنگینانە ڕوڵی خۆیان بینیوە دکتۆر با قسەکە و پێ ببڕم لە هەڵبژاردنەکانی ئەم ئاخیری ئەمریکایە کەناڵە گەورەکان دەستگا میدیا گەورەکان لایەنداریانەکە بۆ دۆناڵد ترامپ بۆ جۆ بایدن یعنی ئەمە لە هەموو دنیا هەیە ئەم شتە خۆ ئەگە باسی ئازادی بکەین باسی ئەوە بکەین لە ئەو ئەمریکایەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین ئازادی تێ زۆر ڕاستە ئێستا بۆ CNN بەڵێ پشگیری لایەنێکی کردو لە ئەمەیە بەڵام ئەمان نایەن فاکت بشێوێنن دێت هەڵەیەکی ترامپ هەبێت بە تەواوەتی هەڵەکەی ترامپ باس دەکات بەڵام کەسێکێنێت محەلیلەکەێنێت بابەتێکی ترێنێت تێکەڵیەکە سەرەکەی محەلەکە پارسەنگێکەدات و ئەڵێم هەڵەیە بۆیە کردووە ئەم بابەتەوەیە فلانە بابەت نایە لە فاکتەکە دەستکاری بکە حقیقەتەکە بۆ جەماوەرە ئەمریکیەکە گوازێتەوە بۆ چکە زانانی منافسەکانم حقیقەتا گوازنەوە ناتوانێت خەڵک چاواشەکاریکە بەڵام دێت کەسێکێنێت کە قسە لەسەر بابەتەکە بکە بۆ نوێ لە بەرژەوەندی ترامپ قسەی لەسەر بکات باشە ئێمەش بەتوانین ئەمە لە هەرێمی کوردستان بکەین کاتی ئیشی میدیاییەکەین میدیای سەنگین دێم فاکت وەک خۆیە گوازمەوە دوایەوە دێم لە تەحلیلە لە تەفسیرە لە بەشداری پێکردنی کۆمەڵێ بابەتی تر کە پەیوەستە بەم بابەتەوە لەوەی ئەجنداکی خۆمان تێکەڵ بکەین و ڕێگە پێدراو بێ بەڵام نەک تۆ بێیت لە سەرەتاوە فاکتێکە بۆ نوێ ساکە لە سلێمانی مزاهراتەیە ئەم فاکتە بەهۆی نەبوونی مەعاشەوەیە بە بۆنەی فلانەوەی ئەم فاکتا خەمەڕوو دوای دێمەڵم کاکە لەوەیە دەستی حزبی تریتیا بێت وەکو بابەتان باسەکە ئەم هێشتان هیچ نەبووە دێت ئەمان تەخوینەکات ئەمان ئەباتە بابەتێک کە تۆی گوێ لێ بگری ئەبێت ئەو کەسان هەمویان دادگایی بکرێت ئەمە ئیشی سەحافەی پێناوت ئەمە پێوترێت سەکۆی حزبی سەکۆی حزبێک دێتە توانێ مەبکە بەڵام وەکو میدیا بەڕاستی ئەمە ئیشی میدیانیە ئەمە ئیشی ئەمە ینی میدیا سەنگی نابێ ئەمە ئیشە بکە نازانم ئەگەر پێی جێبێ بێت چاوەشاکاری بکە بێت تەشیر بکات بێ خەڵک تەخوین بکە بەڵام تۆ دەی میدیایە سەنگینە بینی بەرامبەری دانیشی بۆ شێوازەی شەکە کاتە ئەمە دابڕاوە لە هەموو بابەتە ئەکادیمیە علمیەکانی میدیا بەڵکو بۆ چوونی چەند شخصێک ئەتوانن ئەم پەیامە بڵاوکەنەوە لە وڵاتێکی درابێت شکاتی لێکرێت بەهاکەی نەماوە سکاڵای لەکەی ئەگەر ئێستاکە لە هەرێمی کوردستان داواکاری گشتی ئاکتیڤ بێت سکاڵای لەسەر تۆمارەکە بەداخەوکە ئەومان نییە بەڵێ باشە کاکە زۆر وەک ئێستا دەیبینین لە کۆمەڵگەی خۆماندا هەتا لە هەموو وڵاتانی جیهاندا منافەسە و کۆمپیتیشنی ئەوەیە کە چەند ڤیدیۆیە چەند لایکت هەیە ئیتر هەر ڤیدیۆیەک بێ هەر بابەتێک بێت هەر بابەتێکیش بێتەناند و وشەزاری با بڵێن وشەسازی هیچ بابەت شتێکی باشی تێدانە و گوترابێ ئەلمهم تۆ لایک و کۆمنتی باشت بۆ بێت ئەمە چۆن هەڵدەسەنگێنی
ئەم بابەتە تا حدێک زۆر پەیوەستە بەو بازرگانی کە هەیە بەو بابەتە ڕکلامیان و بە بابەتانە بەڵام تێکەڵ بووە. ئەم بابەتەش لەوەیە کاریگەری خۆ هێبی ئێمە کۆمەڵ شتێکمانێ پێوترێ ئەلمؤثیرون کاریگەرەکان ئەو کەسانی کە کاریگەرن لە سۆشیال میدیا لەوێ ڕۆژنامە نووس نەبێ هەر کەسێکە قساکە لەوێ قسەی باش بکە ئەرێنی بکە قسەی نەرێنی بکە و بابەتانە ئەمانە کاریگەرن. ئەمە کۆمەلگاکە زۆر ڕۆڵی هەیە لەوەی چ جۆرە کەسێکیان ڕۆڵی زیاتریان پێدرێت. کۆمەلگاکان ئەگەر کۆمەلگایەک بێت وعی سەقافی ئاستی ڕۆشنبیری بەرز بێت لەوەیە کەسە کاریگەرە باشەکان ئەرێنیەکان زۆر دەربکەون خەڵک شوێنیان بکەوێت. بەڵام ئەگەر ئاستە ڕۆشنبیرێکە لە کۆمەلگاکە نزم بێت سێرەکەی کەسێکی جنۆفرۆش کەسێکی ناڕێک لاڕێ لەم سوۆشیال میدیاوە پەیامی خۆی بڵاوکات و قسەی خۆیەکە زۆرترین بینەری هەیە و شوێنی کەوتونە. ئەمەش دووبارە میدیای سەنگین زۆر دەتوانێت ڕۆڵی لێ ببینێت دەتوانێت زۆر کاریگەری لەسەر هەبێت بتوانێت بە خەڵک بڵێت ئەم کەسانە چەندێک سلبین چەندێک نەرێنین بۆ کۆمەلگاکە بابەتەکانیان چۆنە سەرکەن ئێمە لە ڕووی ئاینی و ئاین لەم کۆمەلگای ئێمە زاڵە. میدیای سەنگین دەتوانێت پشت بۆ کەسانە بەستێت کە لە ڕوئاینەکەەوە باسی ئەم خەڵکانە بکەن چەندی خەتەریاتن. خەڵکی ئێمە لەوەیە زۆر جۆ لە هەندێک مؤثری باش بگرێت لە ڕۆ کۆمەڵایەتێکە لە ڕۆ سیاسێکە فڵان ئەم کەسانە بارزەکەم زۆر هێنمە سەر شاشە وای لێکم ئاستێکی پێ دروستەکەم کەواتە کۆمەڵی ڕێوشێنە گرمە بەر تاوەکو بتوانم کەسە کاریگەرە باشەکان بخەمە سەر شاشە نە کەسە خراپەکان گیان. باشە ببوورە کۆسا من لە قسەکانی جەنابتەوە کاگدۆ دەرمەوە بپرسم میدیای سەنگی من هاوڵاتیەکەم لە ماڵەوە دانیشتوم لەسەر بابەتێک دوو هەواڵ بڵاو دەکرێت و یەکێکیان بە ناڕاستی و یەکێکیشیان زۆر بەڕاستییان بە زمانێکی زۆر بازاڕی و یەکێکیشان بە زمانێکی زۆر سەنگین من چۆن بتوانم ئەم دوو هەواڵە لە یەک جیا بکەمەوە کە کامیان ڕاستەکەی و کامیان ناڕاستەکەیە. لەوەیە هاوڵاتی ئێمە نەگەشت بێتەوە ئاستا چونکە نە بە پەروەردەی میدیای خوێندوێتی نە بە شێوازێک استراتیژ میدیای سەنگین کاری لەسەری کردووە من هەست دەکەم لەلای ئێمە زۆر شێواوە ینی کۆمەلگای کوردی و میدیای کوردی زۆر شێواوە بۆیە قورسە بۆ هاوڵاتێکی سادە بتوانێت ئەم بابەتانە لێک جاکاتە ئەو کاتە بەپی بەرژەوەندی خۆی بۆ نە من لایەنگری حزبێ بم ڕاستەوخۆ ئەڵێم ئەو هەواڵە تەواوە لایەنگری لایەنێکی تر بم لەوێ بڵێم ئەم هەواڵە بەم شێوازە تەواوکەواتە بەرژەوەندەکانی خۆیان لەو کاتەیە سەنگی مەحەکە بۆی بڕوا بەکامیان. باشە کاک دکتۆر دەمێ بپرسم ئەم هەواڵانەی کە بڵاو دەکرێتەوە هەتا با بڵین سەرجەم لایەنەکانی ڕاگەیاند و میدیا ئەم شتانی کە بڵاو دەکرێتەوە ئەرکی ئەوە یاخود حکومەت کە ئەم بابەتانە بە فیلتەرێکتا بڕات اینجا بگەێنرێتە کۆمەلگا. باش حکومت با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری با تەحدیدی بکەین ئەلێرە گرفت دروستە بێت زۆربەی کاتکە وەزارەتی ڕۆشنبیری تەداخلی کردی بێت ئازادی زۆر تەسک بووەتەوە یعنی حکومت ئەجندایەکی هێناوە حکومت لەدای ئێمە حکومەتی هەرێمی کوردستان مەشاکلی گەورەیە چکەوەکو مؤسسەکە حزبی ترە وەکو لەوەی حکومی تر بێت و دامەزراوی بێت ئەمەش وای کردووە سێرەکەیت ڕاستەوخۆ میدیای ئازاد کێشەی بۆ دروستە بێت هەرچەند میدیای ئازاد لە کوردستانە فەراغێک گەورەیە و بۆ شوازە نیە بۆیە حکومت کە تەداخل بکات لە میدیا 100% واڵی دکتۆریا هینیتیان بەڕاستی بەپێی ئەو شتە علمیانەی کە ئێمە خوێندومانە و بەپێی ئەو واقعی کە ئێمە تەدوینیەکەین و تەحلیلی بۆ ئەکەین و جۆ لە تەحلیلی هەندێک خەڵکی شارەزاتر لە خۆمانەگرین بەڕاستی ئەو واقع ڕای خۆتە ئەمە ڕای منەمە بۆ چوونی منە ڕاستە سیرەکەی حکومات زۆربەی کات ئەو دەورەی بدرێتێت لە ئاخیرا دەورەکە سلبی دەرەچێت بۆیە بەدەر لە حکومەت ینی بەدەر لەوەی کە حکومەتە بێ یاسا هەبێت ئەم یاسایە دەربکرێت بۆ ڕۆژنامەگەری بە تایبەت سۆشیال میدیا ڕێک بخاتەوە زۆر کاریگەریە بێ ئیتر لە بۆچوون و لە ڕێنمایی حکومی لەو بابەتانە دەرەچین دێنە کۆمەڵە یاسایە کە بوونە لە پەرلەمان و ڕۆشت و تەزدیق کراوە پەرلەمان کۆمەڵێ ینی ئۆپۆزیسیۆنی تایە حکوومەتی تایە لە خەڵکی شارەزای تیا بێت ئەمەیان چارەسەرەکەیە ئەمەیان چارەسەرێکی زۆر باشترە یاسایەکی میدیای باش لە بەردەستە بێت بتوانێت ئەم هەموو گرفتە هەیە یاسایەکی میدیایی باش بنووسنەوە یا خودای بڕێژنەوە وەکو مامۆسایانی زانکۆ وەکو دکتۆرەکانی کە لەو بوارەیە خوێنن کە ئێمە یاسای ڕۆژنامەگەری کوردیمان هەیە بەکار نییە بۆ زانیاریتان وەکو ئیش پێکردن ئیش پێ ناکرێت بە یاسای بەکارهێنانی خراپ بەکارهێنانی مۆبایلوانە بەکارهێنرێت هیچ هەڵتان ناوە کە ئەم یاسایە بنووسنەوە یاسایەک دابنن بۆ میدیاکان کارکۆسار ئەمە پێویستی بە دامەزراوە هەیە یعنی نووسینەوەی یاسا ئەوانە پێویستی بەوە هەیە سەرەتا کۆمەڵە توێژینەوەی باش بکرێتەوە نیم بزانام توێژینەوەی باشەکرێت پێویستی بەوە هەیە دانیشتنی زۆرور دەبێت لە نێوان دامەزراوە میدیایەکان و میدیاکارەکان و پەرلەمانتاران و خەڵکی یاساناس تاوەک بتوانێت لە چوارچێوەیە ڕێک بخرێتەوە ئەوەندەی من زانیاریم هەبێت هەنگاوی جدی و عملی زۆر دیار نییە ئێمە یاسایەکشمانێ ناوی یاسای ڕۆژنامەگەریە کە هی ساڵی 2005 و کاتانەیە ئەم یاسایەکە تا حدێک سۆشیال میدیای هەرتیانە میدیای زۆر باسی ئەو یاسایام کرد تۆ ئەو یاسایی کە هەیە یاسای ڕۆژنامەگەریە ئەو کاتی کە ئەوە نووسراوەتەوە ئەوە دانراوە هیچ بابەتێکی سوۆشیال میدیایی نەبوو یانێت ئەمە تازەیە بۆ ئێمە بۆ گەلی کوردتوان بڵم لە 2002 تر بە تەواوەتی ئەم سوۆشیال میدیا و شتە زاڵ بووە لەنا ینی بۆیە ئەو پرسیارم کرد
بۆ هەوڵێکی جدی نەدراوە تا ئێستا کە بتوانن یاسایەک دابنێن بۆ میدیا بۆ سوۆسیال میدیا بەتایبەت ئەوانەی کە کاری هەواڵ و کاری گەیاندنی زانیاریەکەن لەوەیەم کەم تەرخەمیە مامۆستانی زانکۆ بگرێتەوە کە سیاساناسەکان پەرلەمان بگرێتەوە ئەم بابەتە ڕاستە بەڕاستی بێ ئیشی جدی و وردی لەسەر بکرێت و دامەزراوەیە کە بێت پشگیری ئەم بابەتە بکات ینی لە چەندین بابەت هەبووە تەڕح کراوە بڕایت بێت کاری لەسەر نەکراوەنا لە ڕێی علمیەوە زۆر جا تەڕح کراوە لە زۆر کۆنفرانس ئێمە بەشدار بووینە تەڕح کراوە باس کراوە زۆر پێویستمان بە یاسایە زۆر پێویستمان بە میدیای سنگینەکە لە بەرپرسارتی کۆمەڵایەتی بە تەواوی جێبەجێ بکە زۆر لە موردەکاریانە کراوە بەڵام بەڕاستی تا ئێستا هەنگاوێکی عەمەلی نەنراوەنی من ئاگادار بم. جەناب لێرە نمونەیەکی جوانی مامۆستا و دکتۆری میدیای ئەو داوایمان هەیە باشکم لێرەوەی دەست پێ بکەن ئینشاءالله پشت بەخوای گەورە زۆر باشە کاک دکتۆر وەکو دوایین پرسیارەمە دەپرسم ئەو پانێڵی لە شاری هەڵەبجە کردتان چ ڕاپرسیەکتانە بوو یاخبڵین چ داواکاریەکتانە بوو کە پێشکەشتان کردبوو ئێمە لەوێ ویسمان هەم بە مامۆستانی زانکۆی ئەوێ خوێندکارانی بەشی ڕاگەیاندنیان پێیان بڵێن میدیا ئەم شڵژاوی کە هەیە بەرپرسە بەرامبەری ئێمە کۆمەڵێت تیۆری زۆر باش هەیە کە ئەتوانێت داتایەکی زۆر وردت بۆ کۆ بکاتەوە ئەم داتا وردانە بگەیتە ئاستی پراکتیکی لە ئاستی پراکتیکی چارەسەری زۆربەی هەر زۆری گرفتەکانی پێ بکەیت کەواتە ئەگەر پشت بەلایەن ئەکادیمیەکان بەسرێت لە ڕووی یاساییەوە زانیاری وردەتوانی ببەخشیت یاسا بتوانێت ئەم زانیاریە وردانە بکاتە یاساکی بەرکار و جێبەجێ بکرێت لە ڕووی میدیای سنگینەوە ئەتوانی وا لە میدیای سنگین کەیت بەرپرسارەتێکی زیاد بکەی بەرامبەر بەم دۆخە دوای ئەوە بتوانانی ئاستی ڕۆشنبیریش ینی استراتیژێک دیاری بکەی ئاستی ڕۆژنبیری تاکی کوردی کۆمەلگای کوردی لەم بوارەیە بەرز بکرێتەوە بەو هیوایین کە بتوانین بە هەمومان بە هەوڵی جەنابتان و دکتۆران و مامۆسانی زانکۆ بتوانین میدیایەکی سنگین میدیایەک بێت دوور لە ژاوەژاو دوور لە زانیاری ناڕاست کە هەیە کە بڵاویەکاتەوە بۆی بتوانین کۆمەلگایەکی ئارام و کۆمەلگایەکی هێمن و لەسەر خۆمان هەبێتەوە لە ڕووی تەندروستی و تەندروستێکی باشمانە بێت لە بواری میدیاییەوە زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد عومەر مامۆسای زانکۆ کامڕۆ لەگەڵمانە سپاس بۆ تەواوی زانیاریەکان.